مەرجەکانی تەوبەکردن. شێخی هوڕەوی دەڵێ مەرجەکانی تەوبەکردن سیانن: پەشیمانبوونەوە، دەستبەرداربوونێکی تەواو، داوای لێبوردن و لێخۆشبوون. کەوا بوو حەقیقەتی تەوبەکردن بریتە لە پەشیمانبوونەوە لە هەموو ئەوانەی لە ڕابردوودا لێی وەشاوەتەوە. یەکسەر لەو کاتەدا بە تەواوی وازی لێبێنێت بڕیاردانێکی یەکلا کە بە هیچ شێوەیەک لە داهاتوودا دووبارە نەگەڕێتەوە سەری. لەو کاتەدا کە تەوبەکە دەکرێت ئەم سیانە بەیەکەوە کۆ دەبنەوە. لەو کاتەدا پەشیمان دەبێتەوە، بە تەواوی واز دێنێت، بڕیاری کۆتایی دووبارە نەگەڕانەوە دەدات. ئەم شێوە جوانە لە گەڕانەوە بۆ لای خوای گەورە حەقیقەتی تەوبەکردنە. لەبەر ئەوەی تەوبەکردن لەسەر ئەم سیانە وەستاوە، بۆیە کراون بە مەرجەکانی تەوبەکردن. پەشیمانبوونەوە. بەبێ پەشیمانبوونەوە تەوبەکردن بەدی نایەت، چونکە ئەو کەسەی لەسەر کردەوەی ناشرین پەشیمان نەبێتەوە، ئەوە بەڵگەیە لەسەر ڕازیبوون بەو کردەوە ناشرینە و سووربوونی لەسەر ئەنجامدانی. لە موسنەدیشدا هاتووە ئەننەدەم و تەوبە، واتە پەشیمانی تەوبەیە، دەستبەرداربوون. تەوبەکردن مەحاڵ دەبێت ئەگەر کەسەکە خەریکی ئەنجامدانی تاوان بێت. داوای لێبوردنیش، ئەمیش دیسان لە کەماڵی تەوبەیە. مەبەستمان بە داوای لێبوردن قسە و گفتوگۆ نیە لەسەر گوناهەکە، بەڵکو بە شێوەیەکی جوان بە دڵ و زمانی دەڵێت: پەروەردگارە، لە تاوان بەری نیم، بۆیە داوای لێبوردن دەکەم. بێهێزم و توانای سەرخستنی خۆمم نییە. تاوانبارم و داوای لێخۆشبوون لە تۆ دەکەم. پەروەردگارە، هیچ بیانوویەکم نییە و ڕاستیەکەی تەنها حەقێکی ڕەهای تۆیە و تاوانێکی ڕەهای خۆمە. ئەگەر ببووریت ئەوە میهرەبانی خۆتە، ئەجینا حەق بە تۆیە، هەرچی بیکەیت. ئەی پەروەردگارم، ئەوەی لە من وەشایەوە بە سووک تەماشاکردنی حەقی تۆ نەبوو، نەفامبوون بە حەقی تۆ نەبوو، نکۆڵیکردن بە چاودێریکردنی تۆ نەبوو، بە سووک تەماشاکردنی هەڕەشەکانی تۆ نەبوو، بەڵکو ڕاستیەکەی تەنها زاڵبوونی ئارەزوات بوو، لاوازبوونی هێز بوو بۆ بەرهەڵستیکردنی نەخۆشی ئارەزوات. ساهیوان بە لێخۆشبوونی تۆ و بەخشینی تۆیە. گومانی باشم بە تۆیە، ئومێدم بە بەخشندەی تۆیە. هیوان بە فراوانی حلم و میهرەبانی تۆیە. شەیتان و نەفسی فەرماندەر بە خراپە تووشی لە خۆ دەرچوونیان کردم. تۆ ئەو گوناهانەی منت داپۆشی. نەفامبوونی خۆشم یارمەتی دەربوو. هیچ ڕێگایەکیش نییە پشتی پێ ببەستم و پەنای بۆ بەرم، بۆ ئەوەی لە هەموو شتێکی خراپ و فەوتێنەر بمپارێزێت تەنها تۆ نەبێت. هیچ یارمەتیدانێکم نییە لەسەر تاعەتی تۆ مەگەر بەسەرخستنی تۆ نەبێ. با بە هاوشێوەی ئەم قسانە داوای لێبوردن بکات کە داوای بەزەیی خوا و ملکەچی و هەژاری بۆ خوا و داننان بە گوناهان و دەستەوەسانی و بڕیاردان بۆ بەندایەتی دەگرێتە خۆ. ئەمانە بەشێکن لە تەوبەکردنی ڕاستی تەواو. ڕاستیەکەی تەنها کەسانێکی وشیاری زرنگ دەیکەن کە